ئازانم بۆ ئەوانەی قۆڵۆنیان هەیە و ناوسکیان باکە لە کاتی نوێژە جاری وایە تووشی ئەم حاڵەکاتە بن ناوسکیان قرم و قامەکە. خۆشەویستانم ئەگەر تەنیا قرم و قامەکە لە ناو زکا بێ پێویست ناکە نوێژەکە و بوڕی دەست نوێژەکە زۆر ڕاستە و بەتاڵ نەبووەتەوە. بەڵام ئەگەر هات و قرم و قامەکە لە خواراوێ ئەوسا قسەیە تری لێەکەین. ئەگەر تۆ کەسێکی ئاسایی بیت و کەسێکی واسواس نەویت ئەوە لەم حاڵەکاتە ئەگەر بە تەواوی هەستت کرد کە تۆ شتێکت لەبان نوێژەکە لێبەر بووەتەوە ئەوە بەخێربی دەست نوێژەکە دووباراکەیت و نوێژەکە دیسان دووباراکەیتەوە. بەڵام ئەگەر کەسێکی واسواسوی دایم ئەم گومانانە لە ناو نوێژە بۆ دروسە و ئەوە نابێ نوێژەکە بۆڕی. سەحابەیەک هات بە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم گلەی ئەم حاڵەکاتەی لێکرد. فەرمی ئینی لەئەجیدو الشەیء فی الصەلاة. ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم من جاری وایە گومان و وەسوسەم بۆ دروسەیە کە دەست نوێژەکەم یعنی شکاوە. فەرمی لا ينصرف حتى يسمع صوتا ئەوێ گوێ لە ئاوازی ئەوێ گوێ لە دەنگی بێ یا وەکو ئەو یەجید ریحا بۆنێک هەڵمژی کە ئیتر بۆنت کرد دڵنیابی تۆ بەم دوو ڕێگەیە بە دەنگ یان وەکو بە بۆنگ ئەوسا بۆ تەیە نوێژەکە و بوڕیت و دووبارەکەیتەوە. بەڵام ئەگەر تەنیا ئاوا بە گومان و بە وەسوەسە بە گوێ و بەلوت هەست و پێی نەکرد ئەوە نابێ نوێژەکە و بوڕی ئللا ئەبێ دڵنیابی تۆ بەم شێوازە. ئەمە وەسوسەی شێطانە تۆ نابێ دایم شوێنی کەوی چونکە دوایی زۆر عەزیەتەدا گومان دروسەیە لە نوێژەکانت بە معادەلی دووبارەیەکەی تۆ نوێژەکەیش و دووبارەکەی تۆ کە تەواوی شێکەکەیشمان هەست و قەو بە نوێژەکە نییە بەم شێوازە زۆر عەزیەتی خۆتە دەی. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ یەئتی الشەیطان ئەحەدوکم کاتێک کەسێکتان نوێژەکە شەیتانە تێبە لای فينفخ في مؤخرتي فويك كاتا جير سمتي بوي او گومانەی لا دروستکە کە چییە ها باەکی لێ بەربێت و نوێژەکەی بەتاڵ بووە فەرمێن نابێ نوێژەکەی بوڕێ. هەروەها عوثمانی کوڕی ئەبی العاص تێبە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم بەم شێوازە ئامۆژگاریە کە فەرمێت لەبان نوێژەکە ئەگەر هات و تووشی لەم جۆرە واسواسە بووی ئەوە سونەت وایە لا بکەیتە لای چەپت ئەو لام قورئانە حەز ناکەم تفکەم لاکەیتە لای چەپت ببورن سێ جار بەم شێوازە تفەکەیت و پاشان ئەڵێی ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم. پێغەمبەر صلی الله عليه وسلم بەم شێوازە ئامۆژگاری عوثمانی کوڕی ئەبی العاص کرد لە کۆتایی فەرمودەکە فەرمێت یا رسول الله خوا شیفای دام و نەجاتم بوو لە وەسوسە. جا ئینشاءالله ئەگەر تووشی ئەم حاڵەکاتە بن بەم شێوازە مامەڵەی لەگەڵا بکەن ئینشاءالله ئێوەش نەجاتان هەوێ و خوای گەورە نێژ و تاعاتی عیبادەتی هەموو لایەکتان قبوڵ بکات. ئامین. والسلام عليكم.